سڵاوتان لێبێت لە پرۆگرامێکی تری پلانی من لەگەڵتانم. ئەم جارە هاتوومەتە هەولێر. خدر علی سادق کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی دووی سنووری پارێزگای هەولێر لەگەڵمان دەبێت. کاخدر حواڵتان باشن. زۆر سپاس دەکەم. زۆر کاخدر ستایلی بەرنامەکەم وایە هەر کاندیدێک کە وەردەگرم یەکەم جار پلانی خۆی باسەکە. پلانی خدر چییە بۆی کە دەژێتە پەرلەمانی عێراق و لەوێ دەبێت بە پەرلەمانتار ئەوێ کار لەسەر چی بکات؟ زۆر سپاس. زۆر بەخێر بێن. سپاس. وڵای پلان و بەرنامە ئەمە جاری پێش هەموو شتێک وەکو بەرنامە وەکو کاندید وەکو پەرلەمانتار کە دەچی نوێندەرێ بەرنامەی حیزبی خۆمان و بەرنامەیەکی تۆک بەمان هەیە وەکو حیزب کە کار دەکردن بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامانە. ئیدی پێش هەموو شتێک پاراستنی گیانی تەواهی بە تایبەتی لەگەر کورد لە کوردیەکانی دیکە دروستکردنی عیلاقات حتا لەگەر کوتلەی غێری کوردی و لێک نزیکبوونەوەمان لەگەریان چونکە بە بڕای ئێمە کاری پەرلەمانی زیاتر گونجاندن و تەباییە بە تەبایی بە یەکگرتووی دەتوانین بە کۆدەنجی دەتوانین ئیسیفادێ بکەین بە کۆدەنجی دەتوانین کارێکی باش وەکو کارە باشەکانی دیکەی پەرلەمانەکان دیکەی بابرن زەورەی پێشتری پەرلەمانەکان کراوە زیاتری پێ بکەین لە بۆ زیاتر بەدەستێنانی دەستکەوتەکان. ئەوە بەقەنەعەتی من هەر وەختێک تەبایی بووبی کۆدەنجێک بووبیتن ئیشی باش کراوە کاری باش کراوە بە پێچەوانەوە لە هەندێک وێزگە نەوەئەنما هەندێک ناتەبایی هەبووە پارچە پارچە هەبووە هەندێک لە پەرلەمانتاری دیکە کە زیاتر کێشە و گرفت هەبووە زیاتر تەبانە بوونە دەتوانم ڕێک برێم ڕەنگە برم دەتوانم ئەجندا و بەرنامەی ئەحزابی دیکەیان جێبەجێ کردیە خەڵکی دیکەیان جێبەجێ کردیە وا بوو بۆتە بە هۆکار بۆ جێبەجێ نەکردنی کۆمەڵک دەستکەوت کێشە دروست بووە بۆیە بە قەناعەتی من تەبایی یەکڕێزی بە تایبەتی کورد لە کوردیەکان کە یەک ئامانجی تۆشە ئامانجی منە کە کێشەمە کار لەسەرەوە بکەین. پارتی بۆچی دەستکەوتەکان بەهی خۆی زانێ ئەومان گلەیەکە لە پارتیەگرێتن دەڵێ هەر دەستکەوتێک کە لە بەغدا هەیە پارتی بەهی خۆی زانێت. وڵای ئەمە حەق خۆمانە بۆ حەقی خۆتانە من ڕێ لە کەس ناگرم هەر کەسەشیش هەر لایەنەکیش هەر کوتلێک هەر حیزبەکیش دەتوانێت قسە بکە بەڵام ئینسان کە باسی ئەو جوابە دەداتەوە ئەوە هەر من نینەوە ئەوە خەڵکی کوردستانیشە کە شاهێدی ئەوەدا لەبەرەوەی دائیمەن ئەمە خۆمە بە تاکە خەمخۆر نەکرد لە ئێستاوە دەتوانم برم لە بیدایەتی نووسینەوەی حیزبەکانی تر خەمخۆر نین لە بیدایەتی نووسینەوەی دەستور دەتوانم ئەمە برم وەکو پارتی وەکو سەرکردایەتی پارتی کە جێ پەنجەمان دیار بوو لە نووسینەوەی دەستور لە پاراستنی یەکڕێزی تێکڕای عێراق ناو کوردستان دائیمەن ئامانجیمە ئەوە بووە وەکو تازەش باسم کرد کۆدەنجێک بکەین بە یەکدەنجی بتوانین هەرچی ئەو بڕگە و مادە و بڕگە دەستوریانێک کە نەو دەستور هەیە بتوانین جێبەجێیان بکەین. خۆمان بەخۆم خۆر زانیوە بە پێچەوانەوە خەڵکی دیکە لە گەرمان نەبووینە بە پێچەوانەوە خەڵکی دیکە دەتوانن برێن مەسەر لە جەولەی ڕابردوو و کوتلەیەک پێکات بەناوی کوتلەیەوە دوور لە بەرژەوەندی کوردیشان دەکرد یعنی ڕێک دەتوانم برێم ئەو کێشە و گرفتانەی کە بە تایبەتی بۆ ئاخر ئەمە بۆ هەمویان دروستە یان بۆ چەند کەسێک لەسەر مەسەلەی بجە ئەمن بۆ چەند کەسێک لەوانەیە هەمووی وانەبی لەوانەیە حیزبەکانی تر خەمخۆر نەبوونە خۆمان بە خەمخۆرتر زانیوە. کاخدر هەندێک یاسا هەن بە زۆرینەوە کەمینە تێئەپەڕێت لە نێو پەرلەمانی عێراق باشە لەوانەیە حساب بۆ کورد ناکەن بۆ پێکاتەکان کە نەکرێت تۆ بڕوانامەشت لە یاسایە هەیە ئێوە لە نێو پەرلەمانی عێراق چیەکەن بۆ ئەم شانە دووبارە نەبنەوە؟ دێمە سەر ئەو قسەیە کە بیدایەتی باسم کرد ئەگەر ئەمە یەکدەنگ بین کۆدەنجی بین چونکە کاری پەرلەمانی پێش هەموو شتێک وەکو باسم کرد عیلاقاتەکە بە تایبەتی ئەو ئەحزابانەی کە غەیری کوردیش بن ئەگەر بەرنامەکانیان لێتون نزیک بی چونکە لەوێش بەرژەوەندی هاوبەشەیە یان تا چەند دەتوانن بە ئیتفاقات بەیەکەوە هەندێک پرۆژەی تێپەڕێ یان هەندێک یاسایە تێپەڕێ تا چەند لە بەرژەوەندی خۆمی دەبین وەکو گەلی کوردستان تا چەند ئەو لە بەرژەوەندی خۆی دەبینی بەو شێوەیە ئیتفاقاتانە بکرێتن پێم وایە هیچ کێشەیەک دروست نابی هیچ گرفتێک دروست نابی هەمومان دەتوانین
وردە وردە درێژ بە ئیکارەکانمان بدەین و ئەگەر لەو خولەی پەرلەمانیش نەبی لە خولەکانی دیکە چۆن ئێمە دەستین تەواوکەری خولەکانی دیکەینە لە داهاتوو دەچن بە قەنەعاتی من وایە ئەگەر هەمومان بەو جیانە ئیش بکەین دەتوانین ئەو مادە و بەرگە دەستوریانەی کەماون کارێکیان بۆ بکەین. باش پارتی پۆستی سەرۆک کۆمار دەداتەوە بێچێتی یان ناچنەوە نێو پەرلەمان لەوێ یەکلایی دەکەنەوە؟ پێش هەموو شتێک پۆستی سەرۆک کۆمار ئەمە چێشەکە نیە بەنسبەت بۆ پارتی یان بۆ هەر حیزبێکی دیکەوی. پۆستی سەرۆک کۆمار ئەمە بە ئیستحقاقی کوردی دەزانێت. دەبێت کورد لەناو خۆی یەکلا بکات. دەبێت کورد لەناو خۆی لە نێو ماڵی کورد یەکلا بکاتەوە بۆ چێنی ئەوە نابێتە کێشەیەک. بەڵام بە فەرزنا بە فەرزنا بە ئیتفاقات بۆ چێدا دەرێت بۆ چێن هیچ کێشێک لەوە نابینین. گرنگەوەی پۆستەکە پۆستی کوردیە بۆ هەر حیزب و بۆ هەر لایەنێکە گرنگەوێت لە چارچەوەی ئیتفاقات و حیواردا بندرێت. باش باس لە هاوسەنجی هێز دەکرێت بە تایبەت لە هەرێمی کوردستانە لە بانگەشەکانە ئەبینی. ئایا پارتی تاکڕەوانە مامەڵی کردووە؟ چەند بەداخۆ چەند ڕۆژەکە و شتێ باز دەکرێتەوە بە دیدیمەوە شتێکی زۆر جیاوازە. ئەو وەختەی نارێم هاوسەنجی چێ بەهێزە و چێ بێهێزە، بەڵام بە دیدیمە ئەو وەختی کە پارتی بەهێزبی ئەو وەختی کوردستان لە ئارامە، ئەو وەختی کێشە و گرفت دروست نابێ. ئەو تەجروبانەمان زۆر دی کێشە مەشاکلی ناوخۆی و قبول نەکردنی یەکتر و گرفت لە بۆ یەکتر دروستکردن. بەڵام ئەو هاوسەنجی کە خەڵک باسی دەکە و کە ئێستا پارتی بەهێز زۆر لە ساحەیە، پارتی قوت هێزی لە خەڵکی کوردستان وەرگرتیە. پارتی حەق خۆیەتی بە بەهێزی و بێتە ساحەکەی. تاریخی پارتی شاهدی ئەوەیە. بەڵام حیزب و لایەنەکان فرامۆشەکات؟ تاریخی ئەفڵم دەکەی تاریخی پارتی شاهدی ئەوەیە، مێژووی پارتی شاهدی ئەوەیە کە بەهێزەوە بی. ئەو هەموو بەرگریانەی کە لەو چەند ساڵی ڕابردوو لە پاش هێرشەکانی داعش و لە پاش کێشەی 16 ئۆکتۆبەر و کەرکووک و هاتنی زارەکی دیکەی حەشدی شەعبی ئەو حەشدی شەعبی و ئەو بەرگریانەی کە پارتی لەگەری کوردستانی کرد ئەوەی پارتی بەهێز کردیە، ئەوەیە کە خەڵک متمانەی دایتە پارتی. بەڵام بەعەکسەوە ئەو وەختەی کە پارتی بەهێزە، پارتی چەترەکە لە بوو نارەکانیشی ئەوانەی لە پشتۆ لە پارتیش دەدەن پارتی ئەو ئەمنێت و ئاسایشێکە هەیەی ئەو هێزێکە هەیەی ئەمنێتی ئەوانش دەپارێزی. باش ئەوانش لە ئەماندانە بە پێچەوانەوە. باش کاخدر جیاواز لە سیاست و ئەمانە عەرەبیت باشە؟ عەرەبی دەزانیت؟ الحەمدولله کێشەم نییە. باش ئەمە گفتوگۆیەکی دەدەقەیی بوو. باشە دواتر ئەچینە نێو خەڵک ڕۆبەڕووی پرسیاری خەڵکت دەکەینەوە بزانین خەڵک چ پرسیارێکی ئاراستە دەکەن. فەرموو با بڕۆی. کاخدر بە چینە نێو خەڵک گفتوگۆ لەگەڵ خەڵکەکەی پرسیاری ئەوان وەرەگرم، یعنی زۆرترین پرسیاری خەڵکەنەوەکی منە. باشە بزان چ داواکاری چەند ئێوە هەیە. من بەر لەوە بچین خەڵک وەرگرم پرسیارێکم هەیە. خدر عەلی سادق کاندیدا بۆچی منتکەکەی لە دواوە پێوەیە؟ ئەتەوە منتکەکان دەنگت پێ بدەن؟ نا مەبەستەکەی منتک تەنها لەقەبە کە زیاتر پێی ناسراوم کە ئەوەشم دانا نووسیم لە بۆ ناسینەوەی چونکە بە قەنەعاتەوە زۆر جار مەسەڵەن کە دەرەی خدر عەلی ینی زۆر کەس دەپرسی خدر عەلی چێیە، هەر لە بیدایەتەوە وەکو لەقەبە کاتووە کە گوتت منتک یەکسەر لە زەهن دیارە خدر منتک چێیە، ناسینەوەیە. کاخدر کاندیدا باشە چیت لێوێت چی بکات؟ سەرەتا بەخێر بێ. پرۆژەی سیا کە دەرچوو ئیشاڵە چۆ پەرلەمانی عێراق یەکەم چشت، دووش وەکو ئەو کاندیدانەی ڕابردوو کە لە سنوورەکەی دەردەچن و ماشەڵڵا پێش ئەوەی دەربچن ئەوەندە لە ناو جەماوەرن خەڵک وا هەز دەکەن ینی کەسەکە لەوان، بەڵام کە دەرچوون بە ساڵ و بە دوو ساڵ و بگرە هەر نایان بینیوە لەوانەیە پاش دەرچوونیان گەیشتیان بەو پێگەیە پاشان هەوڵ دەدەن زۆربیان لە عێراقدانە نیشتنەوە داوای مافی پەناهەندەی لە وڵاتانی تکە بکەن. ینی هیوادارم ئەو وانەبی چکە سابقەمان هەیە لەگە ئەوانەی کە پێشتر چوینە پەرلەمانی عێراق و پۆستی باڵایان بینیە. باش کاخدر دەڵێ زۆربەی پەرلەمانتارەکانی پێشوو هاتوونەتە نێو خەڵک بەڵێنیان پێداون
تا کاریان پێ بووە لەوانێ 100 جار سلاوی لێکرد بێت و چوو بێتە ماڵیان بەداخەوە دیسان دەرێن بەداخەوە ئەم بۆ خۆشم زۆر بۆ بڕی ڕخنەی بوویمەوە زۆر دۆست و ئاشنا و ڕەفیق کە لەسەریان دەکەمەوە پێیان ڕادەگەێنم کە مەوزوعی دەنگدان و کاتی دەنگدان و شتێکی وایە و ڕوونکردنەوەی دەنگدان نفسی ئەو پرسیارم لێ دووبارە دەکەنەوە بەداخەوە باش ئەگەردەی مانگ هەڵبژاردنە 11 مانگ دێتەوە نێویان 11 مانگ نازانم وەڵام ڕەنگە 11 مانگ گەردەوەنێ هەفتێک لەوانێ بەس ئیسحات کرد بە سەراحەت یعنی زۆر ماندوو بوومە بەڵام من یەک شت بەڵێن دەدەم تەلەفۆنەکەم و ژمارەکەی دایناخەم ئەوە لە پێش کامیرە بە هەم خەڵک بیزان دایناخەم تەواو لێی دەبینی زانین چیە ینی یان پرۆژێکی هەیەوەکەوە ینی ئەو موچەکەلەوەی وەردەگری خەڵکی بنەسڵاوەکە لەو سنوورێک تاخدر مڕەشع ئینشاءڵڵا سەتانەوە دڵنیان لەوەی کە دەستە و پێگەیە و شایستەشە لەبەرەوەی براشەیدا و کەسێکی نیشتمان پەروەرە و لە تسعیاندا لە بۆ شۆڕشی کرد بەڵام حەقا کە ئەو هەز بە مەعاناتی خەڵک دەکەن نزبەک لە موچەکەی ماگانەبی وەرزیری بینی لە سنوورەکەی یارمەتی خەڵکی هەژار پێ بدا لەبەرەوەی ئەمە ناو خەڵکی خەڵک مەعاناتی زۆرە خەڵکەکی نەخۆشەیە خەڵکەکی شایستە هەیە کە یارمەتی بدرێت لەوانەیە حکومەت یارمەتی نەدە یاخود لە پێشچاوە نای بەڵام ئەو خەڵکە بێ بتوانی ئەو یارمەتیان بدە و هەم لە ڕووی قیامەتی ئیسفادێ دەبی هەم لە ڕووی پێگەی خۆی کە خەڵک برێ وڵایی کە دەنگمان پێدا دەنگمان مەزار تووشی موقفت کرێ سادێ وەڵام بداتەوە ئەدێ گوتی نایدەم وەڵا ئەوە ڕای خۆیتی دەتوانین ئەم پێشنیارە نارێم فەرزیکەم دەتوانیت ئەمە بکەیت من صراحة وەکو موچەحەق خۆتە بەڵام ئایا دەکەیت ئەوە شتێکی شمولیە لە مەسەلەی هاوکاریکردنی خەڵک و یارمەتیدانی خەڵک و دەستکردنی خەڵک خۆش نییە بەسە پێش کامیرە بێم چنە بۆ خەڵک کردێ بەڵام دڵنیا بە لە هاوکاریکردنی خەڵک لە کەسی پێویست لە کەسی کەم دەرامەت بەشێک لە موچەی خۆ دابینەکەیت ئینشاءالله ئێمە وەکو مادەی 140 من خەڵک مادەی 140 تقریبا 50 گون وێران بووە کاولکاری بووە هەموو ڕۆژان تعریبکردنە بخۆت باش ئاگاداری ینی لە سوشیال میدیا دەزانی وەزع چۆنە یەک من خۆم دیەکەم وێران کراوە حتا واری کێبل و دەرکەکانیان هیچ پێ نێشتووە ئایا بچێ بەغدا گرنتی ئەوما پێدەی گرنتی چیت پێدا بۆ منە گرنتی یەک من خەچی گرنتیت پێدا بگەڕێتەوە سەرگەڕان بەخۆ ینی منتیقی سەرگەڕان بەڵێ ینی گرنتی ئەوە داتن سبینێ شەڕی ما لە بەغدا بۆ ما بکاتن هەر یعنی ئەتوێت وەکو ئەندام پەرلەمانێک ئیش و کاردەوەیە کە ئەمە دەنگت پێدەین متمانەیت و بچیتە بەغدا ئایا بەرنامەکت هەیە و خەڵکی مادەی 140 باش بەڕاستی لەوەیە ئایا چی بۆ دەکەی بۆ ئەوانە بگەڕنەوە سەرماڵ و حاڵی خۆیان ینی ژیانیان پارێزراو بێت لەو شوێنانە کاک قوربان ئەمە کە ئێستا کاندید کراوین بصراحة ولا هم شتك بهم لا يكرون بأشكالي أما كانديدين وحزبك معنا بشتا ببرنامج برنامج خود تایبەت بخومان برنامج حزبی که تایبەت دەچین بۆ پەرلەمان ئەی وەکو خدر تۆ قبوڵەکەی ئەمە بەردەوام بێت سەرڕای ئەوەش دەمێ ئەوەت پێبدەن سەرڕای ئەوەش لە ناو دەستور ئەوەی ئەو دەرێت ناو دەستور زێگای کرایەوە کە مادەی 140 کاوان دەستور جێبەجێنەکەن تۆ چی دەکەیت دەبی وا بکەن جێبەجێ بکەن چونکە دیسان دەیدەم ئەو ناوچانەی کە پێ دەرن جێناکۆ کارکۆ کوردستانە مادەی 140 ئەو شوێنانەی کە پێی دەرن جێناکۆکان ئەمە بە کوردستانی دەزانین بەڵام لە دەستور ئیسپاتی ئەوە کرایە کە بە چەند پرەنسیپێک دەبی یەکلای بکرێتەوە بە ئاساییکردنەوە بە سەرژمێریکردن ئەو زۆ پاشان بە ئیستفتاکردن دەبی وا بکەین ئەو پرەنسیپانە جێبەجێ بکرێتن ئەو ڕۆژە ئێستا لە کەرکووک هەیە چۆن کۆتای پێدێنن ئەو ڕۆژە لە کەرکووک هەیە دەبی بە ئاساییکردنەوە بێ دەبی ئاسایی بکرێت دویسان دەگەڕێنەوە سەر جێبەجێکردن بە دەبی نابی دەبینی دەبی کاری لەسەر بکەین دەبی کە ئیشی بۆ بکەین فعلا هیچ شتێک بەبێ ئیشکردن و بەبێ کارکردن لە ناچێتە سەر ئەمە لێرە قسە دەکەین تەواو قسەکردنە ئەگەر بە پراکتیزەکردنی نەکەین کاری بۆ نەکەین ناکرێت بە قەنەعەتی من ئەوەیە دیسان دەرەمەوە لە پەرلەمان دەبی کار لەسەر جێبەجێکردنی مادەی 140 بکرێت ئەو خەڵک بگەڕێتەوە شەڕ بۆ خەڵکە دەکەی ئەکید داوا من ئەوەیە مۆزوعی کەرکووک یەکلایی بکەنەوە لەگە حکوومەتی عێراقی تەنها دانیشتنەی بستنە پەرلەمانی بەغدایە نەگەندام پەرلەمانەکانی کە لە هەولێری خۆیان مڕاشع دەکەن ئەوانی سلێمانی ئەوانی دهۆچیش ئەوانی لە هەڵەبجەیش ئەوانی لە کەرکووکیش هەر هەموو بە تێگڕای لیستی قەوامی کوردی پەرلەمانتارانی پێشوو نەیانتوانیوە بەم شێوەیە کار بکەن
بە قورعان دەتانم برێن بە پەنجەی دەست دەژمێردێن ناو پەرلەمان کە بە دیار دەکەتن قسەیان دەکرد و بۆچی چوبوونەوێ تەنها لەوانەیە لە بۆ خۆ دابینکردنەک بی لەوانەیە لە بۆ پاسەپۆرتەکەی بی لە بۆ موچەکەی بی لە بۆ شێوەی ئەوها بیچونە خۆیان زۆربەی پەرلەمانتاران بۆ موچە و پارەچوونە ئەوە چەند سارە بە چاوی خۆمان دیتیا بەس هیوادارم ئەو پۆستەی ئەو جارە کە دەچن یەکتیم بن ڕوحشی برایەتی و گیانێکی تەبایی بەبێ جیاوازی لایەنە سیاسیەکان وەکو یەکتیم ئیش بکەن و لە بۆ بەدەستهێنانی مافا زەوتکراوەکانی چەند ساڵی مڵەتی کورد کاخدر بۆ ئیمتیازات دەچیتە بەغدا یان بۆ بەرگریکردن لە خەڵکی وەکو کادیرێکی حزب وەکو کەسێکی نزیک لە جەماوەری خۆم کە هەم حیزبەکەن بە پێویستی زانی و هەم بە خۆشم پێم باش بووە کە لە ناو خەڵکم بە پێویستی زانیمە ئێستا مڕەشەح کراوم کاندید کراوم بۆ ئەندامی ئەنجومەی نوێنەرانی بەغدا و بسمە وێندرێ ئەمن بە خۆشحاڵیەوە ئەو ئەرکە دەکەم بۆ منیش هەر ئەرکە چه ئەرکەک لێرە پێم بسپێردێت چ لێرە پێم بسپێردرێتن بە دڵنیاییەوە تۆ بۆ ئەرک بە دڵنیاییەوە بۆ ئەوە دەچم ئەوانەی کە پێویستن لە بۆ گەلی کوردستان جێبەجێ بکرێت. داواکارێکت لێ هەیە والله هیچ داواکاریم لێ نەچووکە هیچی پێ ناکرێت ناگەوین من مەقسەدم ئەو شخصە نیە بەڕێزە لە لای من بەس هیچیان پێ ناکرێت مادەم ئەمە لەو وڵاتەینە مادەم داوای مافی خۆمان دەکەین ئەمە دەبی هەندێک شت بینەوە بەرچاوی خۆمان بەر لە ڕاپەڕین و لە هەشت و بە دواوە ئیدی ئەو وەختش خەڵک زۆر ناومێد بوو میلەتی کورد زۆر ناومێد بوو گوتیان بە یەکجاری تازا ئیدی ئەنفال دەستی پێکرد و تەواو کورد نەما بەڵام جارێکی دیکە هەستاینەوە جارێکی دیکە هاتینەوە ڕاپەڕین کراوە حکوومەتمان دروست کرد و بەشێکی زۆر لە مافەکانمان وەرگرت کەواتە نابی ئینسان بێ ئومێد بی ئێمەش دەچین و پاشی مەش لەوانەیە لە پەرلەمانتاری دیکەش جارێکی دیکە لە جەولەی پەرلەمانی دیکەش دەچی گرنگ ئەوەیان ڕەنگە ئەمن ڕێزم لە بۆ قسەکانی هەیە بەڵام شتێک نی بەناوی مستەحیلات مادەم ئەمە لەو وڵاتەینە مادەم ئەمە لەو عێراقینە مادەم ئەمە بەشێکی زۆر مافەکانمان هەتا ئێستا بەدەست نەهاتووە دیسان دەگەڕمەوە سەر ئەو قسەی لە چوارچێوەی ئەو دەستورە دەبی ئەمە پێداگری لەسەر بکەین نابێت دەست لە مافەکانمان هەرگرین گرنگ ئەوەیە دەبی کار بکەین لەسەرەوەی ئەو شتانە دووبارە نەبیتەوە ئەو مافانەی ماوە بەجێ بینین ئەمن وەکو پەرلەمانتارێک ئینشاءالله دەبمە نوێنەری ڕاستەقینەتان ئینشاءالله جارێکی دیکەش دێمەوە لەسەر ئەو کورسە لەکردن چایەک دەخۆمەوە گرنگ ئەوەیە وەکو ئەرکەچی نیشتیمانی وەکو وەفایەک لە بۆ میلەتی خۆم لە بۆ دانیشتوانی کوردستان بە تێکڕایی ئەوەی لە دەستم بێ گرنگەوەی ئەمە قسوور نەکەم هەوڵ بدەم لە توانامدا هەبی لەگەر تەواوی هاوڕێ و هەڤاڵان و ئەندام پەرلەمانەکانی دیکە پێداگیری لە سەمافەڕەوەکانی میلەتی کورد. کاخدر کاندیدا ئەتوێت چیتان بۆ بکە لە پەرلەمانی عێراق ئەگەر دەرچوو زۆر پێ خۆشحاڵم مێنەکەم ئینشەڵا لەو کارانەی کە پێی دەست پێێت و کە بۆی دەڕات ئینشەڵا من یەقینمە کاخدر چۆن هەتا ئێستاکە کارەکانی زۆر بەڕێک پێشین ئەنجام داوە ئینشەڵا هەروەش دەبێت چی کردووە وەڵی ئەو ئەرکانێک کە پێس پێراوە کەونی کە زانیمانە بیستمانە تا ئێستاکە باش بووە زۆر باش بووە خوا بەزار بێ بۆ نمونە بزانم چی کردووە بۆ نمونە لە ئاسی کوردایەتی بە بنەماڵی بەخۆشی من ئێمە ئاگامان لە یەکەم پیاوە لە مێژە بە کوردایەتی و خەریکە ساحب شەیدا بەڕاستمیاوی ناوەڵی من کەرکوچیم لە ئەسڵا بەڵام من لە هەولێر دانشمەوە لە هەشتا حەوتەوە دەبن سلااوە دانشین ئێمە ئەرەوەڵ ئەتوێت چیتان وەڵی ئێمە چیەوە کە ئەم جارەیان بە بڕوای من هەڵژاردننی ئەم جارە عێراق بۆ کورد زۆر ئەساسیە عەرەبی یەک تەبیعەتێکیان هەیە لەناو خۆیانە ئەگەر یەکش دەبن لاقی یەک بگرن و بیشکێنن بەڵام کە دەگاتە قەزەی کوردی هەمویان وەکو شەپەر دەستنە پشتی یەک و دژی کورد قسا کرد اینجا بۆیە ئەم هەڵژانی ئەم جارە چارە نووسازە ڕووبارە خوێنمانداوە ئەنفال کراین شیمیایی باران کراین دێمان ڕووخە ئەتک کراین ناموسمان چوو لەسەر ئێستاکە ئێمە پێشمەرگەی ئێمە بە خوێنی خۆی بە یاسا بە قانون ئەو سنوورانی کە داگیریان کردبوو کەوا داگیر کرابوو ئەوان پیان نەپارێزا کورد پارەستی گەڕانیەوە بەڵام ئەوان هەستا لێمات ئێمە چیمان دەوێت یەکەم شت کەوا بیکەن هیچ دەسەر چی بکەن مادەی 140 دووەم نێرن دەستور هەڵوەشێتەوە ئەم دەستورە هەڵبۆشێتەوە بۆ کورد زۆر زەرەری هەیە هەندێک لایەنی عێراقی ئەیانەوێت دەستور هەموار بکەنەوە ئێوە ڕێگەی پێدەدەن ئەگەر بوون بە پەرلەمانتار ڕاست دەکەی ئەو دەنگۆی زۆر جاری دیکە باس کرایە بەڵام نەک هەر ڕێگای پێ نادەن
ئەوە بۆ خۆشی هەموارکردنەوەی دەستور تەنانەت لە بۆ مادەیەکیشی هێندە ئاسان نییە ئەوەی زۆر لەسەرە ینی مقەیەدی زۆر لەسەردانرایە بە ئاسانی بۆی تێنە پەڕێندرێ کە دوو لە سەسەی پەرلەمان ڕازی بێ سەرۆکۆمان ڕازی بێ سێ پارێزگا ئەگەر هەمووان ڕازی بن سێ پارێزگا دیسان ڕازی نەبێتن ئەوە بە ئاسانی ناکرێتن کەواتە بیدایەتی ڕێگا لەوە جیدا بە ئاسانی بتوانن بە کەیفی خۆیان و مادەکان هەڵاوێشکەن و بیگۆڕن و کاریش لەسەر ئەوە دەکەین ناهێرین لەو شتانم بێتە جێ. هیوادارم وەرە پێش بادەگرگە وەرە پێش بادەگرگەتەوەمان هیوادارم لەم بەرابەر ڕێزە هیوادارم کار بکەن بۆ ئەو ناوچەدا بڕێناوە بەڕاستی ئاساواری دوست قارەمانەتی خەڵکی دوست ناکرێت خەڵکی دوست کۆماتون بۆ لێرە ئەو ناوچە لەبەر شانزەیەکەوە هەڵهاتن ڕێفراندۆم بکرێتەوە کەیتەوە ئەیکەمەوە دووبارە دەنج پێدەی ئەگەر دەربەدەش بوو دووبارە لێرەش ئەی بۆ ناگەڕێەوە ئێستا بگەڕێمەوە کوێ ئەو شارە تعریب کراوە ئەو بەڵێ ئەو شارە دوکانی تێسویا ماڵەکان سویا کورد ئەنفال گرەکە چاوی ئەو گەنجەمان دەکەم حەقی خۆیتی باوەشی هەولێر نەکبەوە بۆ هەموو خەڵک کرایتەوە حەز بکە بگەرێتەوە ناوچێ خۆی چی دەکەن بۆ بگەڕێتەوە بەداخەوە دووز و منتیقەکان دیکەی کێشیان نەبوو هەموو خەڵک لە سەماری خۆی بوو کەسابەتی خۆی دەکرد هەموو ئەمە ڕوویدا بەڵام ئێستا ئەو کەسێ دەمێ بەبیر بینمەوە فرۆشتن هەرزان فرۆشکردنی کەرکووک و دەوروبەری کەرکووک لە 16 ئۆکتۆبەر ئەوە هۆکارەکە ڕیفراندۆ نەبوو بڵێن لەبەرەوە ڕیفراندۆم بوو ڕاست ئەمە ڕیفراندۆمەکمان خیانەت کرا ئەمانە هەمووی کرا ئەو کەسە ئێستا ئەوێ بگەڕێتەوە چی بۆکەم بگەڕێتەوە ئەوەی گەنجی دووز و قارەمانەتی ئەمن خۆم بە نوێنەری ئەو کاکەیە کاکوشار خۆم بە نوێنەری کاکوشیار و تەواوی خەرچی سنوورەکە دادەنێم تەواوی خەرچی کەرکوچیش دادەنێم هەموو تواناشم دەخەمەگەر چەند جاری دیکەش ئەو قسەیەم دووبارە کردوتە هەموو تواناشم دەخەمەگەر کار لەسەر جێبەجێکردنی مادەی 140 کە ئێستا پێ دەرێن شوێن جێناکۆکان کار لەسەرەوە بکەین کە ئەو منتیقە بگەڕێتەوە ئەوە خاچی کوردستان ئەوە خاچی کوردستان ئەوە خاچی کوردستانە خاچی کوردستان بستێک لە خاچی خۆمان نەدەدەینە کەس نە هەرزان فرۆشی دەکەین شتە چشت بەبیر بێنمەوە ساڵی هەفتا حکوومەتمان دەبوو بەبێ کەرکووک ئەگەر پارتی بیکرد وایە ئەگەر پارتی بیکردە بەبێ کەرکووک بەڵام ئەمە شۆڕشێکمان لەسەردانە لەسەر کەرکووک ئێستاش و دە جاری دیکەش بێتەوە ئەمە تاکە داکۆچیکەرین لە کەرکووک و لە کەرکووچەکان و لە تەواوی پێکاتەکانی دیکەش. کاخدر چونە نێو خەڵک
یەکی تر هەر لە خۆشی دابن.